لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی چلوویەک لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون. بەڵێ خۆشەویستان لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەو ئاەتەدا بووین کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتعالە فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کەوە وإذ قال ربك واتە گوتمان اذكر إذ قال ربك لەبەرەوەی اذكر لێرە مەحذوفە بە دەلیلی إذ کە هاتیە. ئیتر دەفەرمی باسی بکە یا رسول الله صلى الله عليه وسلم کاتێکەوە پەروەردگارت بە مەلایکەتی فەرموو کەوا جێنشینێک لەسەر ڕووی زەوی دادەنێ و باسمان کرد کە خەلیفە لێرەدا باوەڕێن زانایان بە سێ شێوەیە لێکیان دایتەوە. هەندێک دەڵێن خەلیفە واتە بەو مانایی کەوا لە پێشی چوونی ئادەم عەلەیهی سڵات وسەلام لە بۆ سەر ڕووی زەوی مەخلووقی دیکە هەبووینە ئیتر ئەو دەبتە جێنشینی ئەوان کە بەڕاستیەوە ڕەیەکی ضعیفە. هەندێکیش دەڵێن وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی و هەروەها لە ئەضواء البەیانش هەر تەئکید لەسەر ئەوە ڕەیە دەکاتەوە کەوە خەلیفە لێرەدا ئەگەرچی مفرەدە بە معنای جەمع دێ بە معنای خەلائف دێ واتە ئەو مەخلووقەی کەوە جیل لە دوای جیل بە پشتیەک لە دوای یەکتری دێن کەواتە خەلیفەی یەکترین جیل لە دوای جیل هەتاوەکو ڕۆژی قیامەتدا دێ. و هەروها ڕەئی تریشیان گوتمان بە معنای خەلیفە بە معنای ئەوەی دێکەوە فەرمانی خوای گەورە شریعەتی خوای گەورە جێبەجێ دەکەن بە تایبەتی پێغەمبەران عەلەیهیمو الصلاة والسلام وەکو خوای گەورە بە داود دەفەرمی یا داود ئینا جەعەلناکە خەلیفەتەن فی الأرض لە سوورەتی صاد. وجا هەر دەربارەی ئەوەی کەوا وەکو خەلیفە بەوەی کەوا فەرمانی خوای گەورە جێبەجێ بکات لەسەر ڕووی زەوی ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیری ئەو ئاەتەدا دەفەرمی هذه الآية أصل في نصب إمام وخليفة. دەفەرمی ئەو ئاەتە ئەو ئاەتە کە ئێستا مە لە خزمەتی دای دەفەرمی ئەسڵە لە بۆ ئەوەی کەوا پێویستە ئیمام و خەلیفەیەک لەسەر ڕووی زەوی نەسب بکرێ و دابدرێ لە نێوان موسڵمانان کەسێک هەڵبژێرن تاوەکو فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکە ئەوجا کە یوسمع له ويطاع کەسێک بی فەرمانی خوای گەورە جێبەجێ بکە و ئیتر خەڵکی جۆڕایەلی بکەن و ملکەز بن لە بۆ فەرمانەکانی وەکو دەفەرمی لتجتمع به الكلمة وتنفذ به أحكام الخليفة. دەفەرمی لە بۆ ئەوەی کەوە کەلیمەی موسڵمانان هەر هەمویان یەکڕابن هەر هەمویان یەکسەف بن لە بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی ئەو ئیمام و خەلیفەیەی کەوا فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ دەکاتن و هەروەها ئەحکامی خەلیفە بەهۆیەوە بەهۆی هاتنی ئەو کەسە بەهۆی جێبەجێکردنی فەرمانەکان ببیتەمای ئەوەی کەوە شریعەتی خوای گەورە حاکم بیتن لەسەر ڕووی زەوی. ئەوجا دەڵێ ولا خلاف في وجوب ذلك بين الأمة ولا بين الأئمة. دەڵێ هیچ خلاف لە بینی ئومەت و ئەئیمەکان نییە واتە لە بینی ئیمامی موسڵمانان لە بینی عولەمای موسڵمانە هیچ خلاف لەسەر ئەو مەسەلە نییە کەوا واجبە لەسەر موسڵمانان هەوڵ بدەن فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکرێ لەسەر ڕووی زەوی لە ڕێگای ئیمام و خەلیفەیەک کەوا هەر هەمووی لەسەری کۆک بن بەوەی کەوا شریعەتی ئیسلامی پێجێبەجێ بکرێتن یاخۆ شریعەتی خوای گەورەی پێجێبەجێ بکرێ. ئەجاکو دەڵێ هیچ خلاف لە بینی ئومەت و ئەئیمەکان عولەمایەکان نییە. ئەجاکو ئەو دەڵێتن ئیلا ئەوەی کەوا دەجێڕدرێتەوە لە ئەسەم کەسێکە کەوا معتەزیلی بووە یەکە لە عولەمای معتەزیلە دەڵێ ئیلا خلاف ئەو خلافەیەکەوە ئەوە واجب یان واجب نییە ئەگەرنا هەموو ئومەت لەسەری متفقن کەوا
پێویستە ئەو شتە هەبیتن ئللا ئەوەی کەوا ئەسەم دەڵێتن کەوا خلافی ئەو ئیجماعەیە ئەو جۆکە وەصفی دەکا ئیمام قورتوبی دەڵێ وهو عن الشریعة ئەسەم کەسێکە بەرامبەر بە شریعەت کەڕە ئەگەر ناکو دەبی خلافی هەبی لەسەر ئەو مەسئلەیە. بە هەر حاڵ کاتێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى ئەو فەرمانە یاخود ئەو خەبەرە و ئەو هەواڵە بە مەلایکەت ڕادەگەینی لە وەڵامدا ئەوان دەفەرمون قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء يا رب العالمين کەسێک دەکەیت جێنشین یاخود کەسانێک دەکەیت جێنشین لەسەر ڕووی زەوی لە کاتێکدا ئەو کەسانە فەسادی دەکەن و خین دەڕێژن لەسەر ڕووی زەوی فەسادی دەکەن و خین دەڕێژن لەسەر ڕووی زەوی لە کاتێکدا کە ئێمە ونحن نسبح بحمدك ونقدس لك عیبادەتت دەکەین تەحمید دەکەین تەسبیحت دەکەین تەقدیست دەکەین ئەوجا لەسەرتادا پێویستە بگۆترێت ئەو وەڵامەی مەلایکەت معنای ئەوە نییە کەوا ئاعتیرازیان هەیە لەسەر فەرمانێکی خوای گەورە اعتراضیان هەبی نا ئەسڵەن مەلایکەت دوورن لەوەی کەوا بە هیچ شێوەیەکی اعتراضیان هەبیتن ئەسڵەن عیسیان ناکەن لا یعصون الله ما ئەمرهم چ جای ئەوەی کەوا اعتراضیان هەبی لە حکمێک لە حکمەکانی خوای گەورە نەخێر بەڵکو وەکو زانایان دەفەرمون کاتێکەوە خوای گەورە ئەو هەواڵەیان پێدا ئەوانیش کە ئەو پرسیارە دەکەن ئەو پرسیاریان لە بۆ ئیستعلام و ئیستکشافە واتە لە بۆ زانینە واتە لە بۆی کەوا حکمەتەکان لۆ ڕۆم بیتەوە یا رب العالمین ئەگەر مەسئلەکە عیبادەتکردنی توە دەی ئێمە عیبادەتت دەکەین دەی باشە ئەو کەسانە ئەوانە کەسانێکن فەسادی دەکەن لە سەر ڕووی زەوی خین دەڕێژن دەمانێت حکمەتەکەی بزانین کەواتە ئیستعلام و ئیستکشافە بە هیچ شێوەیەک والعیاذ بالله لە مەلایکەت ناوەشێت و اعتراض لە فەرمانێکی خوای گەورە بگری ئەوە یەک کاتێکەوە مەلایکەت دەفەرمون من یفسد فیها ویسفک الدماء دیارە فەسادی لەفزێکی عامە وەکو چەند جاریش باسمان کرد لەو ئاتانی کەوا ڕابرد هاتە پێشمان ئەو لەفزە گوتمان فەسادی بەو با بڵێن کاتێک فەساد دەبی لەسەر ڕووی زەوی کاتێکەوە سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە دەبی لەبەرەوەی فەساد عەکسی ئیسلاحە فەساد بە مانای ئەوەی کەوا وەکو خوای گەورە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس کەواتە فەسادی کاتێک لەسەر ڕووی زەوی ڕوودا لە سەلاح دەردەچی یان لە زیاتەوەی باران باری و خۆشگوزارانی لە بۆ خەڵکی بێتە دی مەسەلەن باران ناباری قەحط دەبی نەبوونی دەبی ئەوە عەکسی با بڵێن سنەتی ئەو ئەسڵەیەکەوە خوای گەورە هەموو شتێکی وەکو ناز و نعمەت لە بۆ ئینسانەکان دانایە بەڵام لەو حاڵتێ وەکو عقوبەیەکی لێ دەکەواتە کاتێک کە باران ناباریتن لەبەر چییە بما كسبت أيدي الناس بما كسبت أيدي الناس واتە بە سەبەبی گوناهەکان کەواتە بەڕاستی فەسادی لەسەر ڕووی زەوی واتە بەوەی کەواشتەکان لە جێگای خۆیان نامینێن لە نەتیجەی گوناه و تاوانەکانە لە سەروی هەموو گوناه و تاوانەکانیش بڕیاردانی شەریکە لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى و هەروەها کوفرکردنە بە خوای گەورە ئەوجە مەعسیەتەکانی گەورە و گچکە دەبیتە نەتیجەی فەسادی کەواتە ئەوانە کەسانێکن فەسادی دەکەن لە سەڕووی زەوی بەگشتی ويسفك الدماء وخین دەڕێژی ئەخۆ خین ڕێشتنیش هەر لە زمانی فەسادیە بەڵام لەبەرچی بە جودا باسی دەکەن وەکو زانایان دەفەرمون ئەوە تەخسیص بعد عامە لەبەرەوەی لەنا هەموو فەسادیەکان زۆر بەزەقی فەسادیەکی زۆر گەورە کەواشیانی باسکردنە کەوا خین دەڕێژن کەواتە خین ڕێشتن فەسادیەکی گەورەیە خین ڕێشتن بەڕاستی تاوانێکی گەورەیە بەناحەق کاتێکەوە خین بڕژێ بەناحەق خین بڕژێ تاوانێکی گەورەیە وەکو لە چەندین جێگا لە قورئان و لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرا لە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس دەکا یەکەم شت کەوا لە نێوان خەڵکی ڕۆژی قیامەت خوای گەورە قەزاوەت دەکا فی الدماء لەسەر ئەو خینەیە کەوا بەناحەق ڕژایە لەسەر ئەو خینەیە بەناحەق ڕژایە کەسی مەقتول دەستی کەسی قاتل دەگرێت دەفەرمی یا ڕەبی لێی بپرسە لەبەر چ ئەمنی کوشت کەواتە مەسئلەی خین ڕێشتن قەزەیەکی زۆر گەورەیە ئیلا مەگەر بە حەق نەبی ئەگەر نا تاوانێکی زۆر گەورەیە و خوای گەورە سوبحانه وتعالى لە خاوەنەکەی خۆش نابی کە بەناحەق خەڵکی کوشتیە بەڵێ ئیتر ئەوە مەلایکەت وا دەفەرمون ئەوانە کەسانێکن کەوا فەسادی دەکەن و هەروەها خین دەڕێژن لێردا وەکو ئیبن کەثیر دەر ڕەحمەت خوای لێبی بەتەئکید مەلایکەت مەبەستیان ئادەم نەبووە لەبەرەوەی چاک دەزان ئادەم با بڵێن وەکو پێغەمبەرێکی خوا ئەو شتە لێ ناوەشێتەوە پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وەسەلام مەعسوومن بەڵام مەبەستیان دوڕیەتەکەیتی لە دوڕیەتەکەی کەسانێک هەیە کەوا ئەو کارە ئەنجام دەدەن لەبەرەوەی وەک گوتمان ئیبن کەثیر تەرجیحی ئەو ڕەئیە دەکا کەوا لێردا خەلیفە بە معنای خەلائف دێتن لەبەرەوەی وەکو خوای گەورە ئیشارەتی پێدا هو الذی جعلکم خەلائف فی الأرض کەوا ئەوانە با بڵێن چین لە دوای چین پشت لە دوای یەکتری دێن بەڵێ
ئەوجا لێرەدا پرسیارێک دێتە پێش ئایا بە چ شێوەیەک مەلایکەت زانیان لە مستەقبەل ئەو مەخلوقە لەسەر ڕووی زەوی فەسادی دەکا و خین دەڕێژی بە چ شێوەیەک زانیان طبعا بالتأكيد همومان دەزانیکەوە غەیب تایبەتە بەخوای گەورە سوبحانه وتعالى قل لا يعلم الغيب إلا الله حتى پێغەمبەران عليهم الصلاة والسلام ملائكة مقربين هیچ کەسێک لە مەخلوقاتی خوای گەورە غەیب نازانی إلا خوا نەبی إلا مەگەر خوا سبحانه وتعالى بە شێوەیەک بەندێک لە بەندەکانی خۆی بابنە شتێکی مستەقبەلی لە بۆ کەشف کە وەکو پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام کە مەسەلەن پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم هەندێک شت لە مستەقبەل باز دەکا کەوا بەنسبەت هەموو بەشەرێک غەیبە بە چ شێوەیەک باس دەکات خوای گەورە پێڕاگەاندیە سبحانه وتعالى ئیتر مەلایکەت بە چ شێوەیەک ئەو شتیان زان لە داهاتوو ڕوودا لە کاتێکدا هێشتا ڕووی نەدا لێردا زانایان چەند وەڵامێک دەنەوە یەکەم دەڵێن ئیما عەلیموه بعلم خاص بە زانستێکی تایبەت حتمما کە خوای گەورە پێیانی بەخشیە کەواتە خوای گەورە پێیانی فەرموو بوو پێشوەخت کەوە ئەو مەخلوقە کە دروست دەکرێت لە نەوەکانی کەسانێک تێدا کەوا فەسادی و هەروەها خین دەڕێژی لێ بە دەلیلی ئەوەش کەوا لە دواتر دەڵێن سبحانك لا علم لنا إلا ما علمتنا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا کەواتە هیچ علمێکمان نێ مەگەر ئەوەی ئەتوو پێمان ڕادەگەینی مەگەر ئەوەی ئەتوو پێمان ڕادەگەین یا رب العالمین یانەوە تا بەوەی زانیان لە طەبیعەتی ئەو ئینسانە کەوا لە طەبیعەت لە چ دروست کرا طەبیعەتی ئەو ئینسانی کەوا لە قوڕ دروست کرایە لە داهاتوودا ئەو شتەی لێ دەوەشێتەوە ئەوەش جوابێکە وەکو مەلایکە وەکو هەندێک لە عولەما دەڵێن لەوانەیە لەوەوە زانی بیان لەوەیەوە زانیتیان کەوا فعلا ئەو ئینسانی کەوا لە قوڕ دروست دەکرێت طەبیعەتی وایە لەوانەیە فەسادی و هەروەها خینیش بڕێژی ئەوەش جوابێکە ئایا کو لەو طەبیعەتەی زانیان ئەویش هەر علمێک بە خوای گەورە پێیانیدایە سبحانه وتعالى کەواتە في كل الأحوال ئەوە لە خۆیانەوە ئەو قسەیە ناکەن لە خۆیانەوە ئەو قسە ناکەن بەڵکو یان ئەوتە خوای گەورە مباشر پێیانی ڕاگەیاندەبوو ڕاستەوخۆکەوە لە داهاتوودا ئەوانە کەسانشیان تێدا ئەو شتە ئەنجام دەن یانتە لە طەبیعەتی ئەو خلقەتەی کە لێی دروست کراینە یانەوە وەکو زانایان هەندێک دەزانن کە دەفەرمون بەوەی دەزانکەوە لە پێشیوانیش مەخلووقێکی دیکە هەبووە کە ئەوان ئەو کاریان ئەنجامدا ئیتر ئەوەی لەسەر ڕووی زەوی بیتن ئەو شتە ئەنجام دەداتن کە بەڕاستی زۆربەی زۆری زانایان ئەو ڕێیەی ڕەت دەکەنەوە دەڵێن بە هیچ شێوەیەک ثابت نییە کەوا مەخلووقێکی دیکە لەسەر ڕووی زەوی هەبوو بیتن لە پێشی ئادەم عەلەیهی سەڵات وسەلام کەواتە دەمینێتەوە بۆی کەوا خوای گەورە بە عیلمێکی تایبەت پێیان ڕاگەیاندبوو لەوەی ئەوان دەیانزانی کەوا لە داهاتوودا کەسانێک لەنەوەی ئادەم عەلەیهی سەڵات وسەلام ئەو کارە ئەنجام دەن ونحن نسبح بحمدك ونقدس لك لكاتك دا إيما نسبح بحمدك ونقدس لك ديار بقشتي نسبح بحمدك ونقدس لك معنى عبادة دكن يا رب العالمين بلام بوردي معنى سيا نسبح لتسبيحاتها لتنزيهاتها واتي يا رب العالمين إيما أتو عبادتي تو دكين بويكوا اعتقاد من برانبر بذاتی تو ئەوەی کەوا بە هیچ شێوەیەک صفاتی نەقسەت تێدانە لێ سبحان الله زۆر مهم کە سبحان الله واتە خوای گەورە دوورە لە هەموو نقصانێک ئەوجا وەکو زانان دەفەرمون تەسبیحی خوای گەورە واتە بە دوور ناسینی خوای گەورە لەوەی کەوا صفەتێکی نەقس تێدابی صفەتێکی نەقسی تێدابی و یاخود نەقص لە کەمالی هەر صفەتێکی هەبی کەواتە دووشتە صفەتێکی نەقسی تێدابی واتە بە هیچ شێوەیەک هیچ صفەتە کە صفەتی نوقسانی لە خوای گەورە نییە سبحانه وتعالى لە بۆ نمونە ولا يظلم ربك أحدا خوای گەورە زوڵم لە کەس ناکات زوڵمکردن صفەتی نەقسە خوای گەورە زوڵم لە کەس ناکات لەبەرەوەی صفەتی نەقسە وما كان ربك نسيا خوای گەورە هیچ لەبیر ناکات لەبیرکردن صفەتی نەقسە إلى آخره هیچ صفەتەش نەقس تێدانێ سبحان الله وهروها صفەتی کەمالی لە نوقسانی لە هیچ صفەتێکی کەمالیشی نییە کاتێکەوە خوای گەورە وەصف دەکرێت بەوەی کەوا عەلیمە سبحانه وتعالى لە علم لە عەلیمیەکەی کەمالی هەیە نوقسانی نییە واتە علمی بەندێک شتەبی علمی بەشتی دیکەن ئەو پەڕی کەمالی هەیە کەواتە صفەتی نەقسی لە صفاتەکانیشی لە صفاتی کەمالیشی نییە قادیرە خوای گەورە سبحانه وتعالى بە هیچ شێوەیەک نوقسانی لە قودرەتەکەی نییە ئەو پەڕی دەسەڵاتی هەیە ئەو پەڕی دەسەڵات کەمالی هەیە لە صفاتەکانی و هەروەکو باڵێن شتێکی کەش هەر عین لە تەسبیحی دێ واتە خوای گەورە
بە هیچ شێوەیەک ئەو صفاتان کە لە بۆشی ئیثبات دەکرێ ناشبهێنرێ بە مەخلوقین ئەوەی کە لە بۆی ئیثبات قودرەتی خوای گەورە زۆر زۆر جیاواز لە قودرەتی بەندەکان و مەخلوقین علمی خوای گەورە زۆر زۆر جیاوازە هەر صفەتێک کە تێیدا بیت جیاوازە لا يشبه المخلوقين سبحانه وتعالى كواتە تەسبیح ئەوەیەکەوە ونحن نسبح بۆی کەوە خوای ئەو هات دەناسین بۆی کەوە پاچی لە هەموو صفاتێکی نوقسانی لێ زۆر مهمە تەسبیحات کەوە بەندەش مسلمانان تەسبیحی خوای گەورە سبحان الله سبحان الله کەواتە بەو شێوەیە تەسبیحی خوای گەورە دەکەن سبحانه وتعالى بحمدك والتسبيح دەکەین بە ئەکە لە بۆ مصاحبەیە واتە نسبحك تسبيحا مصحوبا بحمدك فالتسبيح دەکەین لەگەڵ حەمد و سەنا لە بۆ ذاتی تۆ تسبیح دەکەین حەمد و سەنا دەکەین کە ئەمەد موفق کردە لە بۆ ئەوەی کەوا حەمدت بکەین مصحوبا بحمدك حەمدکردنی خوای گەورە چییە بۆی کەوا خوای گەورە سبحانه وتعالى حەمد و سەنای دەکرێ لەسەر ئەوەی کەوا متصف بصفات كمال وصف المحمود بالكمال محبة وتعظيما وكباس ما كل الحمد لله رب العالمين كواتا تسبيح الدكين بوي كوا دوري لنقصاني حمد الدكين لبري متصف بهمو صفات كمال متصف بهمو صفات كمال كواتا عبادة كلمة بريتلا تسبيح وتحميد والتقديس تقديس إن شاء الله تعالى برتوابوني كات ليردا توستين لواني دا هاتو دين وخزمة وآتو زياتر باسي ليدكين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون